یاسای کار یاسایەکی زۆر گرنگە کە ماف و کەرامەت و ڕێز و شایستەی دەستی کار و ئەوانەی کە لە کارگەکان و لە کۆمپانیاکان و لە کەرتی تایبەتا کارەکەن ئەپارێزێ. ئەم یاسایە گرنگەکەی لەوایە کە بە خاڵی وەرچەرخان دائەنرێ لە ڕێبازی گەشەکردنی ئابووری بۆ مانایی کە دابینکردنی هەلی کار ڕزگاربوون بۆ وابەستەبوون بە تەعیناتی حکوومەت بۆ ئەو چین و ئەو توێژانەی کە مەحرومن و بێکارن دەواازەکەی بێگومان لە کەرتی تایبەتەوە بێ و دەبێت ڕێک بخرێ بەم یاسای کارەی کە ماف و کەرامەت و ڕێز و شایستەیان تیا ئەپارێزرێ. لەم یاسایە خاڵێکی وەرچەرخانی زۆر گرنگ تیا جێگیر کراوە، ئەویش ئەوەیە کە ئیمتیازاتی کەرتی گشتی واتە ئەوەی کە فەرمانبەرێک لە کەرتی گشتی دەستی ئەکەوێت لە خانەنشین بوون لە بیمەکان ئەمە لە کەرتی تایبەتیشە بەم یاسایە ئیقرار بکرێ و دێتە دی ئینشاءالله.